دۆخی کە ئێستا لە ڕاگەاندنی کوردی لە هەرێمی کوردستاندا دەبینرێت و دەیبیستین هەستی پێ دەکەین لە سۆشال میدیا لە سەکۆکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە تەلەڤیزۆنەکان بەداخەوە دۆخێکی ناجێگیر و ناساخڵەمە. بۆچی؟ لەبەر ئەوەی لایەنی پیشەیی و لایەنی ئاکاری پیشەی ڕاگەاندن و بنەماکانی یاسای ڕاگەاندن تا ڕادەیەکی زۆر فرامۆش کراون و کەناڵەکان کە بە شێوەیەکی گشتی بەداخەوە بە سیاسی کراون و کەناڵگەلێکن کە لەلایەن پارتە سیاسیەکانەوە یان لەلایەن کەسێتی سیاسیەکانەوە خاوەندارەتی دەکرێن ڕاستەوخۆ بۆ ئامانجێکی سیاسی و حیزبی و زۆر جار هەیە کەسی بەکاردێنرێ. ئێمە ناڵێن لە دنیادا ئەم جۆرە کەناڵانە نین، بەڵام دەکرێت لەناو ئەو کەناڵانەشدا و لەناو ئەو پانتایی کە پێی دەگوتێ ڕاگەیاندن لە وڵاتەدا پەراوێزێک هەبێت بۆ ئازادی ڕادەربڕین و لایەنی پیشەیی و لایەنی ڕەچاوکردنی پێوەرەکانی ئاکاری پیشەی ڕاگەیاندن ڕەچاو بکرێت و ئەو جۆرێک لە پاشاگەردانی و جۆرێک لە فەوزا و جۆرێک لە پشێوینانەوە و ئەمانە بەڕاستی دەبێت دوور بخرێتەوە. ئەمەش ئیشی هەمومانە لە حکوومەتی هەرێمی کوردستان، لە وەزارەتی ڕۆشنبیری، لە پەرلەمانی کوردستان، لە ئەکادیمیان، لە ڕۆژنامەنووسان خۆیان، چونکە بەڕاستی کاتێک کە ژینگەیەک کاتێک کە پانتاییەک بارگاوی کرا بە جۆرە ڤایرۆسێک کۆنتڕۆڵکردنی زۆر ئەستەم دەبێت. ئەو کاتە ئێمە دەچینە ناو بارودۆخێکەوە ڕاستی دەبێتە قوربانی، ئەو کاتە دەچینە ناو هەلومەرجێکەوە کە خەڵک چەواشە دەبێت، ڕای گشتی بەلا ڕێدا دەبرێت. بۆیە ئەگەر زوو فریای خۆمان نەکەوین، فریای ڕاگەیاندنی کوردی نەکەوین، ئەوە بەرەو ئاقارێکی خراپمان دەبات. ئێمە لە هەرێمی کوردستان لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان کار بە یاسای ژمارەیەکی ساڵی 2014 دەکەین و بەپێی ئەو ڕێنماییەی کە وەزارەت کاری پێ دەکاتن بەرپرسیارەتی میدیا بیسترا و بینراو لە ئەستۆی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە و بە بەراورد و نزیکی کاری ئەو پەیج سایتە هەواڵیانەی کە لە ناو سۆشیال میدیا هەیە کە دەگەڕێتەوە بۆ بواری میدیای بیسترا و بینراو، ئێمە زۆر زار بە پرسیارەتی ئەم بوارەشمان خستۆتە ئەستۆی خۆمان. هەرچەندەوە بە ڕێنمایی ڕێک نەخراوە، بەڵام بە فەرمانێکی وزاری بە کۆمەڵک ڕێکار ڕێکخراوە و پەیج و سایتە هەواڵیانی کە ئێستا هەن لای ئێمە لە وەزارەت تۆماریان دەکەین بۆی بە شێوەیەکی باشتر و گونجاوتر بتوانین ڕێکیان بخەینەوە، ئاراستەیان بکەین بە شێوەیەکی یاسایی و ئەو یاسا بەرکارانی کە لە هەرێمی کوردستانە. بەداخەوە هەندێک جار کە میدیا پابەند نەبوو بە پرەنسیپی کاری ڕاگەاندنەوە بە پرەنسیپە نێودەوڵەتیەکانەوە بە عورف و عادەتەوە بە ئەتەکێتەوە ئەم کێشانە دروستە بێت کە ئێستا دروست بووە. ئێستا میدیای کوردی خۆی بووە بە باسی میدیا، یعنی هەر خۆی لە خۆیان باسی میدیا کە باسی میدیاکەیت یەکێک لە کێشەکان میدیا خۆیەتی. ئەوەی کە تۆ باسیەکەی مەسەلەن شەڕی شار و شار، شەڕی زمان و زمان، شەڕی وڵات و وڵات، یعنی ئەوە نیە هەتا لە جەنگێکی نێودەوڵەتیە میدیای کوردی لە خۆیەوە بەبێ ئەوەی کەس دینی بکات دابەش بوو بەسەر دوو بەرەیە. بەرەیەکیان هەر لە خۆیەوە کەوتە بەرگریکردن لە ئەمریکا و ئیسرائیل، بەرەیەکیان کەوتە بەرگریکردن لە ئێران بە شەرتێک ئێمە میدیاکارین، میدیاژ بێلایەن بێت، تەرەفی شەڕین، لایەنی شەڕین ئێمە، بەڵام حاڵەتێک لە حاڵەتەکان ئەمریکا دروستی کردووە. ئەوەی کە ئێوە باسیەکەن بۆ لەوە یەکێکە لە نەنجەکانی میدیای کوردی کە محەلیە، میدیایەکی محەلیە چووکە بێتەوە هەنێجار، بەڵام لەگەڵەوە شەهانە کەناڵیشان التزاماتی خۆیانیان هەیە، پابەندن بە پرەنسیپە نێودەوڵەتیەکانەوە بە میساقی شەرەفی ڕۆژنامەنووسیەوە. هیوادارم ئەوەی کە کار ئەکرێت کەم تا زۆر لەوە زیاتر میدیا نەبێ بە سەرباسی باسەکان، با خۆی نەبێ بە باسی میدیا. ساڵیادی ڕۆژنامەوانی کوردی سەری ڕێز بۆ هەموو ئەو ڕۆژنامەوانە شەهیدە و کۆچ کردوانە دانەوێنم کە لە پێناوی وشەی ڕەسەنەی کوردی، لە پێناوی ئازادی بیر و ڕا، لە پێناوی سەرپێخستنی ڕۆژنامەیەک کە بتوانێت کاریگەری لەسەر کۆمەلگا هەبێ و ڕای گشتی دروستکە شەهید بوون
لە پێناوی بن کۆڵکاری راپۆرتەکاریان ناشەید بوون سێ ڕێز بۆ هەموو ئەو ڕۆژنامەوانانە دائەنوێنم لە ڕاستیە لە ئێستادا بە قەناعەتی من و پێی ئەو چاودێری کە ئینسانێکە کەرتی ڕۆژنامەوانیش بواری ڕۆژنامەوانیش وەکو هەموو بوارەکانی تر لە قەیرانێکی قوڵایە وەکو ئابووری وەکو سیاسی وەکو لایانی تا ڕادەیەک پرۆسی دیموکراسیوانە چۆن ئەوان لە قەیرانی قوڵان بەڕاستی ڕۆژنامە ژوایە جارە بە قەناعەتی من ئەم زۆریەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بە کاملی قەناعەتەوە قسەیەکەم هیچ طبیعی نییە و هیچیش پێویست نییە یعنی لە سێ چوار شارە ئەم هەموو کەناڵە ئەم هەموو پەیجە ئەم هەموو میدیا ئاشکرا و سێبەرە ئەمە بە بڕای من دەسەڵات بە تایبەتی پارتی وێشێتی ڕەنگە بەشی حیزبی تریش فێر بووبێتن بەڵام بە ئیمتیاز ماڵی با بڵێن بارزانی و تاڵەبانی فێر بوون ئێستا لە ڕێی میدیاوە هەم خۆیان جوانەکەن هەم نمایشەکەن هەم چاواشەکاریشەکەن بەڕاستیە ینی بە قەناعەتی من هیوادارم هیچ ڕۆژنامەوانێ هیچ میدیای لێم عاجز نەبێ ئەو کاتەی هاوڵاتی بە تەنها دەرەچوو کاریگەری زیاتر بوو لەوەی کە ئێستاکە ئەم هەموو تەلەڤیزۆن و سایت و پەیج و دامەزراوە هەیە بۆیە میدیا لە ئاراستەکەی خۆی لای داوە و ناتوانێت بەڕاستی خزمەتی ئەجەندایەکی جدی بکە بۆ پرسی ئازادی بۆ دیموکراسی بۆ گەندەڵی یعنی بە قەناعەتی من بەشی زۆری دوای لایک و ڤیو ئەمانە کەوتو ینی ئەتوانم بڵێم با بڵین جیاوازیەشی ئەو تۆی نەماوە لەگەڵ هەموو تیکتۆک و بابەتانی ترە. خۆی لە ڕاستیا ئەرکی سەرەکی میدیا ئەوەیە کە زانیاری ببەخشێت بە هاوڵاتی بەڵام لە سەردەمێک هاژین کە زانیاریەکان تووشی کۆمەڵێک ئاڵۆزی و گرفتی گەورە بوونەتەوە یەکەمیان مەسلەی سەرەڵدانی زیرەکی دەست کرد توانیوێتی کە جۆرێک لە شێواندن لە زانیاریەکان دروست بکات کە ئەمەش وای کردو متمانە کەم بێتەوە بە میدیاکان یعنی خەڵک متمانەی کەم بێتەوە لە بەرەوەی دڵنیانێ لەوەی ئەو زانیاری ڕاستیان نا چ جای ئەمە لەلایەن هەندێک لە سیاسیەکان و پارەدارەکان و کۆمپانیەکانەوە زۆر جار بەکارەهێنرێت بە شێوازێک کە بەکاری بێنن بۆ دروستکردنی پشێوی کۆمەڵایەتی بۆ شەڕی کۆمەڵایەتی بۆ کۆمەلگا بۆ سیاسی تەنانەت کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکان ئایبینین کە بە چ شێوەیەک یعنی هەواڵی چەواشە و زانیاری ناڕاست گرنگی پێدرێ و کارێکەکەن وا بکەن کە بینەر بڕای پێ بکە ئەم ڕووداوانە کە ئێستاش ڕوەدەن ئێستای بینین بەگشتی ئەو ناکۆچی و ململانی سیاسیانە هەیە لە ناو میدیاکانە ڕەنگی داوەتەوە هەندێک لە میدیاکان ئەم ناکۆچیانە بە شێوێکی خراپ بەکارێنن کە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ببێتە شەڕی نێوان لایەنە سیاسیەکان شەڕی نێوان پێکاتە کۆمەڵایەتەکان شەڕی نێوان بیر و باوەڕ و ئاینە جیاوازەکان کە هەمانە هەمووی کاریگەری لەسەر ئاشتەوایی کۆمەڵایەتی هەیە بەداخەوە ئاڕاستەکەی خۆڕاگەاندن پیشەیە لە دنیادا و ئەوانەی کە کاری تێدا دەکەن دەبێت ینی لە ڕێگەی ئەو سەرچاوەیەوە هەم سەرمایی مادی هەم سەرمایی معنەویان دەست بکەوێت سەرمایە مادیەکە ئەوەیە کە پێی دەژین بە ژیانێکی شەرەفمەندانە و شکۆمەندانە ئەوەی کە ڕاگەاندکارە و ڕۆژنامەنووسە سەرمایە معنەویەکە چییە؟ ناوبانگ و متمانەیە لایەنی پیشەییە پرۆفیشناڵیەتیە بەڵام لە پاڵ ئەوەدا ئێمە بیرمان نەچێت کە ڕاستە دەڵێن ڕاگەیاندن پیشەیە بەڵام پیشەیەکە دەبێت پاشخانێکی معریفی و ناسەنی لە پشتەوە بێت واتە ڕاگەیاندن بەبێ معریفە مانایەکی نییە بۆیە ئەگەر برا بەرەو بازرگانی و بەرەو سیاسەتێکی بێتام وەرە بەرەو بزنسێکی پەتی ئەوە بە دڵنیاییەوە لەمانە جوانەکانی خۆیدا دەڵامرێت. ئێمە دەبێ پارسەنجی بابەتی ئازادی ڕادەربڕین و لەگەر چارچێوە بوون بۆ بابەتی نیشتیمانی و ئەو بارانەی کە پەیوەستن بە ئاسایش نیشتیمانی بە شێوەیەکی باش
دیاری بکەین و ئاستێکی بۆ دابنێبەوەی ئەم بابەتانە بابەتی پاراستنی ئاسایشی نیشتیمانی و هێڵە سوورەکانی نیشتیمانی نەبێتە هۆی بەرتەسەکردنەوەی ئازادی. بۆ ئێمە دەمانەوێت میدیا ئازاد بێ و بواری ئازادی ڕادەربڕین پەرە پێ بدەین و زیاتری بکەین، بەڵام لە هەمان کاتە مەفروزە میدیاکانیش بەرپرسیارانەتر مامەڵە لەگەر هەر بارودۆخی بکەن کە دێتە پێشەوە بە تایبەتی بارودۆخی شەڕ و ئەو حالەتە لە ناکاوانەی کە هەندێک جار وڵاتەکەمان ڕوبەڕووی دەبێتەوە. پێشەوەی ئێمە لە حکوومەت و لە وەزارەت باسی لێ پێچینەوە و سەرپێچی بکەین، کۆمەڵێک بنەمای ئاکاری هەیە لە بواری ڕۆژنامەنووسی و تەمەنا دەکەین هەموو ئەو کەناڵ و پەیجانە پابەندی ئەو بنەما یاسایی و ئاکاریانە بن کە لە بواری میدیادا هەیە. ئەگەر میدیا پابند بێ بە پرەنسیپەکانی کارکردنەوە، زۆری میدیا بەعکس دیاردەیەکی زۆر تەندروستە، چەند زۆرتر بێت باشترە، بەڵام یەک خیتاب بێت، یەک پەیام بێت لەگەڵ میدیاکانی کە یانەوەی کە ئەکرێت بیری نەتەوەی، بیری نیشتمانپەروەری، بیری ئاینێکی گونجاو، بە دوور لە توونڕەوی، بە دوور لە ترساندن و تۆقاندن، بە دوور لە ئاشکراکردنی نهێنیە سەربازیەکان و نهێنیە سکوریتیەکان. ئەمە میدیا ئیشی میدیایە، بەڵام کە میدیا زۆر ئەبێت لە حاڵەتێکی ئاوایە بۆ منافەسە بۆ ڕکابەری پەنابەنە بەر هەنێ حاڵەت کە نابێ میدیا پەنابرێتە بەرەو حاڵەتانە. ینی شەڕی لایک و ڤیوێکێکە لەو کێشانەی کە ئێستا ئێمە بەدەستیەوە ناڵێنین. میدیاکان شەڕ بۆ چیەکەن؟ شەڕ بۆ گەیاندنی پەیامەکە و دروستکردنی فیدباک و کاریگەری ناکەن. شەڕ بۆکەن زۆرترین خەڵک بیبینێ. ئەی خەڵک بەدوای چی ئاگەڕێ؟ خەڵک بەدوای بابەتی پەشمەکی بابەتی نەرمە ئاگەڕێ. لەبەرەوە سێرەکەی میدیای کوردی گەشتە قۆناغێکە ئەبێ بە وردی دراسێ بکرێت، بێ لێکۆڵینەوە. زانی هەر لە کۆنەوە میدیا ئەو کێشەی هەبووە کە زۆر جار لەلایەن دەستگا سیقڕەکانەوە بەکارهێنراوە. ئەمە تازە نییە، بەڵامەوەی ئێستا هەیە هەم سۆشیال میدیا هەم زیرەکی دەست کرد، ئەم ئیشەی تەواو ئاڵۆزتر کردووە بە شێوەیە کە ئاڵۆزیەکان کارێکی کردووە کە متمانە بەم میدیانە کەم بێتەوە، ینی خەڵک متمانەی پێ نەمێنێ، لەبەرەوەی بەڕاستی نازانی ئەم زانیاریانە تا چەند دروستن، چەندیان ڕاستن، چەندیان هەڵن و کۆمەڵی پاڵەوانی وامی دروستەکەن، ینی ئەوەی کە بینین هەندێک جار لە ئەنجامی ئەم شوێیانە کۆمەڵێ خەڵکی نەرجسی و کۆمەڵێ کەسایەتی کە ئەیانوێ پاڵەوانی وەهمی دروستکەن بۆی کە شێوی کۆمەڵایەتی دروستکەن بۆ ناشرینکردنی نەیارەکانیان بەکارهێنن، بۆ ناشرینکردنی زۆنەکان بەکارهێنن. بەداخەوە ئەمە کاریگەرێکی نەرێنی هەیە وە گوتم لەسەر ئاشتی کۆمەڵایەتی و لەسەر ئایندەی میدیا بەگشتی. ینی لە خۆپیشاندانەکانە کۆمەڵگا یاخود نەتەوە لە ئاستی شەقاما دروست بوو، بەڵام نەتەوە وەکو پێدراوێکی سیاسی کە پێویستی بەوە هەیە لە ئاستی سەرەوە دروست بێ، ئەمان هاتن لە میدیاوە شەقیان کردەوە جارێکی تر. ینی لە پرسی شەهید غەزاڵە، ینی هاتن لە ڕاستی سلێمانیان بە ئامانجگرت، ئەمانیش لە پرسێکی ترا هەولێر بە ئامانجەگرن کە ئەمە خەتایەکی زۆر گەورەیە و بەداخشەوە ڕەنگە دامەزراوە و ڕۆژنامەوان و هەندێک بەناو نوخبە و ڕۆشنبیر و قەڵەم بەدەستیش بوونەتە ڕەواج پێدەری ئەم بابەتانە. 100% بزنسە بەشی هەرە زۆری، هەڵبەتە ئینسان ناتوانێت تەعمیم بکە، میدیاکاری باشەیە، بنکۆڵکاری باشەیە، بەڵام بەشی زۆری بەڕاستی بۆ بە بزنس و ئەتوانم بڵێم لە ڕێی مایکەکەیەوە پارەپەیاکە. ژمارەکە ئەگەر زۆریش بە نزیکەی 9000 ئەندام زیاترمان هەیە لە سندیکا، بەڵام ژماری کەناڵەکانیش کە ڕێگە پێدراون 1700 کەناڵی تێپەڕانەوە. یعنی ئەو 9000 بۆ 1700 زۆر نییە، ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەنووسان نەبوون بە ئەندام لە سندیکا، هێشتا ناتوانین تەقییمەکەیان بە کامیلی بۆ بکەین، بەڵام بە شێوەیەکی گشتی چاک و خراپ ڕۆژنامەنووسی ئەوەی کە ئێمە باسیەکەین بۆ 5 میلیۆن کەس ئەو کەناڵانە هێشتا هەر زۆرە، ینی 1700 کەناڵ بۆ ئێمە 5 میلیۆن کەسین لە هەرێمی کوردستانە، بۆیە سێرەکەیت ژماری کەناڵەکان و ژماری ڕۆژنامەنووسەکانمان وەکو یەک بەرزە بنەوە، چەند کەناڵی زیاتر بێ ژماری ڕۆژنامەنووسەکانیش زیاتر. من ئەڵێم میدیا پێش ئەوەی هەرچی بێت
ئەتەچێتە لێزانینە و شەڕی لایک و ڤیو نییە کاریگەریە تۆ میدیایەکت بۆیە دروست کردو بۆی فیدباگت هەبێ بۆی کاریگەری لەسەر وەرگرەکە دروستکەی بۆی تی بگەێنی بۆی ڕاستی کەیتەوە بۆی فێریکی بۆی هۆشیاریکی نەگەوەی کە تۆ بهێنی فێڵی لێ بکەیت فێڵکردنیش چۆنە مەسەرەن تۆ بابەتێکی پەشمەکی خەیتە سەر ساحی با بڵێن شاشی کەناڵەکەت بەڵام دوای سەعاتێک ئەو هاوڵاتیە ئەو وەرگرە ئەو بینەرە ئەو مناڵە ئەو ژنە ئەو پیرێژنە لە مشیان نامێنێتەوە وەریەگرێ و بیرێچێتەوە بۆ لەبەرەوەی کاریگەریەکەی میدیایەکە دەوەنە زۆر نییەکە بتوانێت کاریگەری لەسەر دۆخی ئازادی شامی شەریف نییە ئێرە بەڵام بەراورد بە تورکیا و ئێران و ئیسرائیل و ئەم وڵاتانی دەور و بەرمان لە هەموو وڵاتەکان باشترین لە عێراقیش باشترین دنیابن وی لە ڕاستی هەموو دەسەڵاتێک کە دیموکراسی و ئازادی خواز نەبێ کێشەی لەگەڵ میدیا هەیە ینی بەگشتی بەردەوام میدیای ئازاد ئەو کێشەیە کە زانیاری پێ نادرێت و یان زانیاریەکان تەنها بە کۆمەڵێک میدیا ئادرێت کە ئەمە خۆی بۆ خۆی جۆرێکە لە جیاکاری و لە دروستکردنی پشێوی کە تەنها چەند میدیایەک هەیە ڕەنگە ئاگیان لە کۆمەڵی ڕووداو بێ ئەوانی تر ئاگیان لێ نەبێ و بۆیە ئەمە ئەم لێک نەگەیشتن و ئاڵۆزیە دروزە بێ لە ئەنجام